بەڕێوەبەرەتی پۆلیسی گومرگی هەڵەبجە کە یەکێکە لە فەرمانگە فیدراڵەکانی عێراق بە هەوڵی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لە هەڵەبجە دوایکردنەوەیان دەست بەکار بوون. کردنەوەی فەرمانگە فیدراڵەکان زیاتر پێگەی هەڵەبجە لە ئەست حکوومەتی عێراقدا پتەوترەکە. ئەمەش لە کاتێکدا بوو کە لە ماوەی پێشوودا لەسەر ڕاستپاردەی جێگری سەرۆکی حکوومەت هەریەک لە پارێزگای پێشووی هەڵەبجە و عەمید سالار ڕەزامەندی وەزارەتی ناوخۆی عێراقیان بۆ وەرگرت بوو. منیش تەکلیف کرام بۆ ئەوەی ببم بە بەڕێوەبەری ئەم بەڕێوەبەرایەتیە و ئیشەکان ڕاپەڕێنم. خۆم بە دوواداچوونم بۆ کردووە لەگەڵ ئەو برادرانەیە کە لەگەڵ خۆ من چووم هەموو نووسراوەکان و ئەوانی پێویست بۆ ڕێکارە یاسایەکانی کە پێویست بە لە وەزارەتی داخلی عێراقی هەموویم جێبەجێ کردووە لە ماوەی چەند ڕۆژێکە بە هیمەتی دۆستان و برادران و ئەو علاقاتانی کە هەمانە لە بەغا توانیمان هەموو ئەو ئەرکانە جێبەجێ بکەن ئەو فەرمانانە بێنینەوە بە خۆشحالیەوە لە 15 دەی 2010 ئەم بەڕێوەبەرایەتێ کرایەوە و ئێمە وەکو بەڕێوەبەر و ستافی بەڕێوەبەرایەتی دەست بەکار بووین لە پارێزگای هەڵەبجە. بەڕێوەبەرایەتی پۆلیسی گومرگی هەڵەبجە ئەرکەکانیان تەنها ناوەندی قەزای پارێزگاکە نییە، بەڵکو بەرپرسیارەتی پاراستنی چەند خاڵێکی سنووری و مەرزی نێودەوڵەتیش لە ئەستۆیانە. و ئەم بەڕێوەبەرایەتیە کە کراوەتەوە چەندین بنکەی هەیە. مرکزی پۆلیسی گومرجی پەروێزخان لە مەرفەزی پەروێزخان کە مەرزێکی نێودەوڵەتیە و مرکزی پۆلیسی گومرجی پشتە کە ئێستا ئەویش ئەکرێتە مەرزێکی نێودەوڵەتی لە کارەکانی لە تەواوبووندایە و مرکزی پۆلیسی گومرجی تەوێڵەیە زائیدەن مرکزی پۆلیسی گومرجی سەی سادق. بەڕێوەبەرەتی پۆلیسی گومرگی هەڵەبجە سەرباری نەبوونی بینای تایبەت با خۆیان سەرقاڵی جێبەجێکردنی کارەکانی ڕۆژانەی خۆیانن. وەک خۆیان ئەڵێن پارێزگاری هەڵەبجە ئامادەی و پشتیوانی بۆ دابینکردنی بینە و پێداویستەکانی بۆ دەربڕیون. ئەمانیش بەڵێنەدەن چاویان هەمیشە کراوە بێت بۆ بنەبڕکردنی دیاردە نایاسایەکان و چاودێریکردنی توندی خاڵە سنووریەکان. جێگای ئاماژە پێکردنە لە ئێستادا هاوڵاتیانی هەڵەبجە چاویان لاکردنەوەی تەواوی ئەو فەرمانگە فیدراڵیانەیە کە پێشتر بە هەوڵی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم وەزیری ناوخۆی حکوومەتی عێراقی فیدراڵ فەرمانی کردنەوەی بۆ دەرکردوون. کردنەوەی ئەم فەرمانگەیەش متمانەی زیاتری کردنەوەی فەرمانگەکانی تری حکوومەتی عێراقی فیدراڵی لای هاوڵاتیان دروست کردووە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.